باسەوە دەکەین کە هەرێمی کوردستان بەرەو چارەسەرکردنی کێشەکان خۆشبەختانە هەنگاو دەدەدا لەم چەند ڕۆژەی پێشووتردا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی یەکێتی و پارتی لەسەر چەند پرسێ قسە و گفتوگویان کردووە و لێک تێگەیشتن لەسەر پرسەکان هەیە لەگەڵەوەی کە دید و بۆچوونی جیاوازەیە بەڵام لەسەر هەندێک بابەتی پەیوەندیدار بە ژیانی هاوڵاتیان و بە پرسە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە کۆدەنگی و لێک تێگەیشتن هەیە باس لەم لێک نزیکبوونان و هەروەها کاریگەری لەسەر کای سیاسی و کۆمەڵاتی و ژیانی هاوڵاتیان و هاوکات لەسەر پرسی هەڵبژاردن نەکەین و ئەم کۆدەنگی و لێک نزیکبوونەی لایەنە سیاسیەکان لە ئێستادا کاردانەوەی لەسەر وڵاتانی جیهان چۆن دەبێت و بە تایبەتتر وڵاتان چۆن لەسەر ئەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەن تایبەت بەم بابەتانە میوانداری زۆر بەڕێز بورهان شەخرۆف چاودێری سیاسیمان کردو کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کوردستانی زۆمیانە کاک بورهان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتن سپاس خۆشبەختانە لێستاوی کە دەبیندرێت لێک نزیکی لایەنە سیاسیەکانە ئەم لێک نزیکیە چه هەنگاوێک دەنێت بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان بۆ هەنگاوی خود هەنگاونانی بەرەو پێشتر بۆ تاوی ئەو پرسانی کە پێشتر ناکۆکی لەسەر هەبووە بەڵێ سەڵاو لە بینەرانی خۆشەویست بێگومان هەمومان ئاگادارین لە چەند مانگی ڕابردوودا جۆرێک لە ناکۆکی سیاسی و ململانی سیاسی و میدیایی لە نێوان هەردوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا پارتی دیموکراتی کوردستانی و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبوو کە مایەی نیگەرانی هاوڵاتیانی خەڵکی کوردستان و دۆستەکانی دەرەوە و ناوەش بوو بە ئاڕاستەیەکدا ڕۆی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبووە کاریگەری ئەمەش وای کرد کە زۆر لە دۆستانی کورد لە دەرەوە و ناو لە ئاستی وڵاتانی گەوریەک و ئەمریکا و وڵاتە ئەقلیمەکانیش بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و نزیکردنەوەی دید و بۆ چوون و نی ئەم دوو لایەنە و کۆکردنەوەیان لەسەر مێزی مفاوەزات و دانیشتن بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان خۆشبەختانەوە بوو وەزە یاریتە دەری وەزیری دەرەوەی ئەمریکا باربارە لیف لە هەفتەکانی پێشوودا هەمومان ئاگادارین سەردانی هەرێمی کوردستانی کردووە لەگەڵ هەردوو لایەندا دانیشت و دوایی توانی کە لە دوای ئەو بایکۆتەی کە بۆ چەند مانگێک تیمی وەزاری یەکێتی نیشتیمانی کوردستان و کاخوبات بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران نەبوون توانی کەشوهەوایەکی وابینێتە ئاراوە کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆ یەکەم جار لە دوای 6 مانگ دابنیشن بۆ یەکەوە بگەن بە قەناعەتێکەوە هیچ ڕێگە و چارەسەرێکی تر لە بەردەم ئەم دوو لایەنەدا نییە جگە لە کاری هاوبەش و دانیشتن لەسەر مێزی و توێژ و دانووسان بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. باشە ئەم کەشوهەوا سیاسی کە ئێستا بۆ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان خوڵخاوە تا چەندە دەرفەتی چارەسەرکردنی تاوی ئەو دید و بۆ چوونە جیاوازانە دەهێنێتە ئاراوە کە پێشتر بۆنیان هەبووە. بەڵێ بە دڵنیاییەوە ینی ئەوە جارێکی تر ئەوەی سەلماندەوە کە جگە لە دانووسان و توێژ و کاری هاوبەش هیچ ڕێگە چارێکی تر نییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەوە دەستوەردان و هەوڵەکانی ئەو هێزە گەورانە لەسەر ئاستی جنیاش جارێکی تر ئەوەی سەلماندەوە کە هێشتا هەرێمی کوردستان لە ئەجندەی ئەوانایە هێشتا تەبایی ئەم دوو هێزە زۆر گرنگە بۆ درێژەدان بە پرۆسەی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستاندا هاهانگی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی لەم خۆناغەشتا هێشتا پێویستە بۆی بتوانرێت کەوا ئەم وڵاتە بەرەو کەناری ئارامی بندێ و ئەم بەشێکە لە سەقامگیری عێراقیش بەگشتی ئەو بوجارێکی تر کاردانەوەکانیش دوای دانیشتنی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ئەوەی سەلماند کە ئەو خۆشحاڵی لەلایەن سەفارەت و دیبلۆماسیەکان لە هەرێمی کوردستاندا چ ئەمریکا بەریتانیا وڵاتانی تریش کە ئەم هەنگاوە زۆر گرنگاوە ئومێدی گەورەی لەسەر هەڵچەندراوە کە لە ڕۆژەکانی ئایندەدا ئاکامەکانی دەرکوێت لە بەرژەوەندی خەڵکی کوردستان. باشە دیارە هەموو ئومێد لەسەرەوە هەیە ئەم لێک نزیکبوون و تێگەیشتنانە بە ئاراستەیەک بێت کە کاریگەری لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن هەبێت ئەم لێک نزیکبووناوانی ئێستلایەنە سیاسەکان دەکرێت بڵێ کاریگەری ئەرێنی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکان بە دیاریکراوی بەجێدێڵەت و هەڵبژاردن لە کاتی خۆیدا لە وادەی کە بۆی دیاریکراوە لەم ساڵدا ئەنجام دەدرێت؟ بەڵێ بێگومان هەمومان دەزانین عنیسە پەرلەمانی کوردستان لە دۆخێکدایە کە ساڵێک تەمەنەکەی درێژکراوەتەوە بەدەر لە هەموو یاسا و قانونێک و مەشتێکی وارد نییەوە کە خەڵک نوێنەری هەڵدەبژێرەوەکو پەیمانێکی کۆمەڵایەتی وای بۆ 4 ساڵە بەڵام بەهۆی ململانی سیاسی و ڕێگنەکەوتن لەسەر یاسای هەڵبژاردنەکان ساڵێک تەمەنی پەرلەمانی کوردستان درێژکرایەوە ئەمە گەیاندراوەتە محکمە ئیتیحادی عێراق و کە لە چەند مانگی ڕابردوودا چەند دانیشتێکیان لەسەر کردەوە ێسەش جارێکی تر دانیشتن لەسەر لەبەرەوەی زیاتر پرسیار و علامەتی ئیستیفهام و سەرسوڕمان لەسەر
پرۆسی سیاسی و دیموکراسی لە کوردستاندا دانرێت زۆر گرنگە کەوا هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و ئەوەش کە لە دوای دانیشتنەکانی سەرۆکی حکوومەت و جێگیری و کۆبوونەکانی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی پێداگیری لەسەرەوە کراوەکەوە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێەوە هەموو ئەو بربەست و تەنگەشانی کە لە بەردەمیان لا ببرێەوە وەکو ئاگاداریشین لە هەفتەکانی پێشووتردا لەسەر زۆر خاڵی گرنگ ڕێکەوتن کراوە لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن کە بربەستی گەورەی بەردەم هەڵبژاردن لەسەر سجلی تۆماری دەنگدەران لەسەر بازنەکانی هەڵبژاردن لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردن خاڵێکی ناکۆکی ماوەکە تا ئێستا ناکۆکی لەسەر بێ مەسەلەی پێکاتەکانی هەرێمی کوردستانە کەمینە ئاینی نەتەوەیەکانە کەەوەش هەوڵ دەدرێکە لە چەند ڕۆژی داهاتوودا چارەسەر بکرێەوە چارەی بۆ بدۆزرێتەوە لەبەر بتوانێت لە مانگی 11 هەڵبژاردنەکە بکرێەوە جارێکی تر ڕەوایەتی و حەق بدرێتەوە بە خەڵکی کوردستان بزانێت چی هەڵدەبژێرێ بۆی لە خۆناغی داهاتوودا بەڕێوەی سەرکردایەتی بکە ئەمە ڕێگەی قانونی و یاسایی و دەستوریە بۆ چارەسەرکردنی کێشەکان. باشە کاک بورهان، یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەی کە دوو حیزبی جیاوازن و هەماهەنگی لە نێوانیان هەیە، بەڵام دید و بۆچوونە جیاوازیەکانیان وای کردووە کە هەندێک کات لەسەر هەندێک پرس لێکترازان و دوورکەوتنەوەیەکی زۆر لە نێوانیاندا ڕوو بدات. دەکرێت بڵێ ئەم لێک نزیکبوونەوەی ئەم جارە لێک نزیکبوونەوەیکی مەودا درێژ دەبێت بۆ تێپەڕاندنی ئەو کێشە و گیر و گرفتانەی دەبێت، یاخود ئەگەر بێت و لەسەر پرسێکی دیکە جارێکی تر لەسەر تێڕوانینێکی جیاوازی دیکەی نێوان ئەم دوو حیزبە جارێکی تر وەستان دروست بێتەوە لە نزیکبوونەوەیان. خۆی ڕێگەی ڕاست و دروست بۆ و لە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان و مانەوەی هەرێمی کوردستان و قەوارەیەکی یاسایی و دەستوری کە لە دەستوری عێراقدا جگیر کراوە کاری پێکەوەیە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا بەیەکەوە بێەوەی بەریەکەوتن ڕووبدات بێ ئەوەی کێشە دروستکەن بەرەو بەریەکەوتن بڕوە. هەندێک کێشە لە ماوەی ڕابردوودا دروست کرا بەداخەوەی عنیوە نگەتیڤ بوون، کاریگەری خراپی هەبوو. ئەم هەندێک هەنگاو دەستی بۆ برایەمە حەز ناکەن جارێکی تر بچینەوە سەر ئەو ناکۆکیانە و هەڵی بینەوە برین بکولێنینەوە. ئەوەی کە سەلمێنراوە و پند و دەرسەکانی 40-50 ساڵی ڕابردوو ئەوەمان پێ دەڵێن ئەم دوو هێزە کەسیان ناتوانن کەسیان بکەنە دەرەوەی گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستاندا. هاوکێشەیەکە دەبێت بەیەکەوە کاری لەسەر بکرێت. بەرژەوەندی خەڵکی کوردستان وا دەخوازێت کە با هەماهەنگ و تەبابن و تەجروبەکانیش ئەوەی پیشانداین کە گەرم دوو هێزێتەوە تەبابن لەسەر ئاستی عێراق و ناوخۆشدا دەتوانێت دەستکەوتی گەورە بۆ گەلی کوردستان بدێتی. مەسەن ئەوەی کە لە ڕاپەڕینەوە بیگیرەکە بەری کوردستانی نی دروست بووە لە پرۆسی سیاسی عێراقدا لە نووسینەوەی دەستوردا هەموو ئەمانە بە پێکەوە بوون و هەماهەنگی لە نێوان یەکێتی و پارتی داکراوە. ئەگەر بە پێچەوانی ئەمەوە کار بکەن و یەکێک بێک ئەمە لە بیر بکاوە خۆی لێ بگۆڕێەوە ڕابردووی لە بیر بچێتەوە بە ئاراستێکی تردا کارکە ئەوە بێ ئاگابوونە لە مێژووی خەڵکی کوردستان، بێ ئاگابوونە لە خوێنی شەهیدان، بێ ئاگابوونە لە قوربانیەکانی هەرێمی کوردستان کە بە چ قوربانیەک ئەم ئەزمونە دەستکەوتو ئێستا بکرێتە قوربانی هەنێ ململانی سیاسی تافی و بێ کەڵک کە لە ئاکامەکەی جگە لە دوژمنانی کورد و نێران کە سوودی لێ نابینێ دەکرێت زۆر بەوردی و بەرپرسیارەتیەوە لەسەر ئەم پرسە گرنگە کار بکرێەوە بوار نەدرێت بە خەسانێکی ئاژاوەجێر کە بیانەوێت لە ئاوی لێڵدا یاری بکەن و لەسەر بۆ بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان ملانێکی بچوو لە نێوانی کێتی و پارتیا بەکار بهێنن بەرژەوەندی شخصی بۆ خۆیان بەدەستبێن. لە ماوەی ڕابردە تەن تەجروبەیەکی لەمەماندی کە چەند کەسێک بەو ئاراسەدا ویستیان کار لەسەر ئەوە بکەن کەوا ئەم بۆ بەرژەوەندی خۆیان ناکۆکی گەورە بکەنەوە. ئەمانە دەبێ بەوردیوە کاریان لەسەر بکرێت لێخۆڵینەوەیان لەسەر بکرێوانە لەوانێ دەستی دەرەکی بن خەڵکێ بنکەوە بەرژەوەندی ئەم وڵاتیان نەبێت جوڵێنرا بن. ئەمانێسە کە قەیرانەکان خاو بۆتەوە ئێمەستە بیرەکەینەوە کێ بوون ئەوانەی بوون بە هۆکاری ئەم ململانیانە و خەریک و بوو هەرێمی کوردستان بە ئاراستەیەکدا بەرێکەوە دوایی بە 40 ساڵ و 50 ساڵ لێکەوتەکانیمان بۆ چارەسەر نەکرێ. ئێمە تەجروبەکانی نەوەتەکانمان دەبیر دوای 20 ساڵ وەک خۆی لێکرایەوە. ئێستا جارێ نابێ جارێکی تر سەرکردایەتی یەکێتی و پارتیش و بە تایبەتی سەرۆک باڤڵ تاڵەبانی و لەگەڵ سەرکردایەتی پارتیدا بە هیچ شێوەیەک بوار ندەن بەو کەسانی کەوا دەخوازن یاری بە ئاسایش و بە ئەمنیەت و هێڵە سوورەکان بکەن هەرێمی کوردستاندا. کاک بورهان باسی بابەتێک کرد لەگەڵ ئەوەی ناکۆکیەکان لە نێوان ئەم دوولایانە دروست بوو لەسەر ئاستی باڵا و هاوکات وتەبێژەکانی پارتی و یەکێتی و تەواوی با بڵێن ئەندامانی یەکێتی و پارتی باسییان لەوە دەکرد کە جارێکی دیکە یەکێتی و پارتی پێویستە بە گفتوگۆ کێشەکانیان چارەسەر بکەن و
بەدیلی چارەسەرکردنی کێشەکانیان بەس گفتوگۆ و بێکەوەبوونە کەواتە ئەم لێک نزیکبوونەوەی یەکێتی و پارتی پێویستی سیاسی هەرێمی کوردستانە یاخود فشاری وڵاتانی دەروەیە بەتەئکید ئەمە پێویستی هەرێمی کوردستانە ئەگەر هێزێک دڵسۆزی هەرێمی کوردستان بێ پاپەن بێ بە بنەما سەرەکیەکانی بوونی ئەم هەرێمەوە خوێنی شەهیدانی ڕاپەڕین قوربانیەکانی ئەنفال کیمیاوی کە تەسحیاتی زۆر گەورە دراوە تام ئەزمونە کراوە کۆڕەوی خەڵکی کوردستان کە ئەوەی ئەم تەجروبەی خۆڵقان و حکوومەتی هەرێمی کوردستان کە خەڵکی کوردستان کە لە مانگی ڕابردایدی بوو ئەم وڵاتیان جێهێشت کە نەیان دەخوازارێکی تر لەژێر دەستی و زۆڵم و بەعسیەکاندا بژین بە قەرارێکی نێودەوڵەتی ئەم هەرێمە دروست کراوە ئەو هێزانە ئێستش جارێکی تر پابندبوونی خۆیان ڕاگەیاندەوە کە بێ ئەم دوو هێزە لەسەر مێزی مفاوەزە دابنیشن تێکچوونی ئاسایشی هەرێمی کوردستان و ئەم دوو هێزە زیانی گەورە بەر ئەزمون و تەجروبە دەگەینێ لە هەرێمی کوردستاندا ئەمە دەکرێت بڵێ لە هەردوو ئاراستەکەەوە ڕاست هەم پێویستی مێژوویەوە بۆ ئەمن و ئیسیقرار و سەقامگیری عێراق و ناوچەکەش گرنگە کارکردنی پێکەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بخۆیان ئەمان لە پرۆسی ئازادکردنی عێراقا لە دروستکردنی ئەم عێراقە تازێک کە ئێستا هەیە ئەم دوو هێزە ڕۆڵی کاریگەریان بینیوە لە دروستکردن و دامەزراندن و دەست پێوەگرتنی ئەگەر ئێرە بە شێوەیەک لە شێوەیەکیان سەقامگیریەکەی تێکچێت بە تەئکید کاردانەوەی ڕاستەخۆی لەسەر عێراق هەیە لەبەرەوە بینیمان دەست بەوە تاواکەم دەستوەردانی ئەمریکا و هێزە گەورەکان بۆ هێورکردنەوەی ئەمە کاریگەری خۆی دیار باش ئەوەش پرسیاری من بوو ئەم ڕێکەوتنی یەکێتی و پارتی بە دیاریکراوی لەسەر جگەلەوەی کە لە سراسی هەرمی کوردستان کاردانەوەیەکی ئەرێنی دەبێت لەسەر پەیوەندیەکانی عێراق و هەرێم چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت بەتەئکید پەیوەندیەکان ئەم ڕێکەوتنە پێگەی هەرێم لەسەر ئاستی عێراق بەهێز دەکات ئەگەر یەکێتی و پارتی بە یەک دەنگ بە یەک تیم بە یەک فراکسیۆن و جانان کە هاوپەیمانی کوردستانی هەبوو پێشتر ئاماژەم پێدا زۆر دەستکەوتی گەورە لە سەتا حەفدەی بودجێ عێراق بەشداربوونی کورد لە هەموو جمگەگرنەکانی دەسەڵات لە عێراقدا ناوچە جێناکۆکەکان مادەی 140 ئەمانە کاری لەسەر دەکرا و ئەکتیڤ بوو بەڵام کە دەبینین نێوماڵی کورد تێکچوو پاشەکشەی گەورە لە داخوازیەکانی کووردا هاتە ئاراوەوە ئەگەر بۆ ئاراستەش بڕوە لەوانی هێزگەلێکیش لە عێراقدا پێیان خۆش بێ ئەم ناکۆکێ لێرە هەبێت لەبەرەوە وردەوردە ئەو دەستکەوتانەمان لێ بخشێنەوە لەبەرەوە گرنگە بۆ هەرێمی کوردستان بۆ پێگەی کورد لە عێراقدا کاری پێکەوەی وەلانانی ململانی و دووبەرەکی بۆ باشترکردنی وەزعی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی جمگەگرنەکان و دام و دەستگەکانی دەوڵەتی فیدرالی لە عێراقدا مەسەن مەجلیسی ئیتیحاد کە لە دەستوری عێراقدا هەیە دوای 20 ساڵێشتا دروست نەکراوە ئەمە کاری پێکەوەی یەکێتی و پارتیەوێ لەگەڵ هەمانگی لەگەڵ هێزەکانی شیعە و سونە پێکهاتەکانی تری عێراقدا بەڵام ئەگەر ئەم دووبەرەکیە بەردەوام بێ و کەس ئاگای لە کەس نەبێ و هەر ئێکێ سەرقاڵی کێشە ململانەکانی ناو خۆمان بەتەکید لەسەر ئاستی عێراق پاشەکشەی گەورە ڕوودەدا و ئەوانەشی کە بەدەستمان هێناوە وردەوردە لێمان دەسێنەوە لەبەرەوە گرنگە و لە خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان هەموو بۆ ئاراستە کار بکەینکەوە پێگەی کورد لە بەغا بەهێز بکەین ئێمە لە عێراقێکدا هێشتا تەواو نەخەمڵیوە هێشتا دۆخی جێگیر نەبووە بە لێدوانێک بە شتێکی زۆر ئاسان بە ڕووداوێکی بەسیط لەوانەیە بێتەوە مربع و چوارگۆشەی یەکەم لەبەرەوە دەستگرتن بەم تەجروبە و بە هەماهەنگی و کاری پێکەوەی لە هەرێمی کوردستاندا خواستێکی جەماوەری و سیاسی و هەموو لە هێز و لایەنە سیاسیەکان بەڵێ کاک بڕان دیارە هەر لەگەڵ لێک نزیکبوونەوەی پارتی و یەکێتی نوێنەری سیانزە وڵات دەستخۆشییان کرد ئەم پەیامناردنە لە ڕێگەی دەستخۆشیەوەکان نوێنەری سیانزە وڵات دەستخۆشی کردووە لە لێک نزیکبوونەوەکان و ومێدی هەنگاونانی سیاسی باشتریان بۆ هەرێمی کوردستان خواستووە چ پەیامێک دەگەێنێت بۆ لایەنە سیاسیەکان بەڵێ بەتەئکید ئەم خۆشحاڵی کە بینیمان دوای دانیشتنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کاکخۆبات کاردانەوەی باش و پۆزتیفی دەکەوتەوە لەلایەن هەموو وڵاتان و تایبەتیوانەی نێردەی دیبلۆماسیان لە هەرێمی کوردستان هەیە ئەمە تاکیدکردنەکەەوە ئەوان تا ئێستش زۆر بە جددی و ئەهمیەتەوە لە ئاسایش و ئارامی لە هەرێمی کوردستان دەڕوانن و بە بەشێکی گرنگ لە ئارامی و سەقامگیری دەوڵەتی عێراقشی دەزانن و هەر خەلەلێک و هەر ناکۆکیەک و هەر کێشێک لە هەرێمی کوردستانە بێ ئەوان ئەو هەوڵ جددیانەی کە لە ماوەی ڕابردووە دایان بۆ لێکتە نزیکردنەوەی
یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی جارێکی تر پێداگرتنی ئەوانە لەسەرمانەوەی ئەم هەرێمە وەک قوارەیەکی دەستوری و یاسایی لە عێراقدا وە گرنگیشە بۆ ئێستا لەبەرەوە کوردیش دەبێت خۆی لەو پەیامەتێک بدا و جارێکی تاکید لەسەر ئەوە دەکەمەوەکەوە بواری هیچ دەستێکی دەنگێکی ناساز نەدەن لە هەرێمی کوردستاندا بخوازێت ئەم کەشە ئارامەی کە هاتووەتە ئاراوەتێکی بن لە زووترین کاتدا یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بەرەو هەڵبژاردنێکی نوێ و پاک و بێگەن بڕۆین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ بورهان شێخرۆف چاودێری سیاسی کە لە ستودیۆ بیانی کوردستانی ئەمڕۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆیەوەش. بەخێراتی.